بەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان. ئێرە شاری سنەیە، ئێرە قیبلەگای وەفادارانە، ئێرە نەزرگای ئەویندارانە، نیشانە و ڕەمزی چۆک دانەدانە، ئێرە ئارامگای نەسلی سووری دوژمن بەزێنە، سمبولی بەرخۆدان و ڕاسان و خرۆشانە. شاری سنە هەروەک مێژووی خۆی بەردەوام لە ئامێزیدا لاوانی شۆڕشێڕ و یاخی لەستەم پەروەردە دەکات. ئەم شارە سوورە بە خوێنی لاوانێک کە هەر لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێران تا بە ئەمڕۆ بە شۆڕش و خۆڕاگری وازیان نەهێناوە و چۆکیان دانەنواندووە. لە دوای 25 خەرمانان ئەو ڕۆژە ڕەشەی کە تێیدا ژینای جوانە مەرگ بەدەست پارێزرانی جەهل و خورافەوە گیانی ئازیزی لەدەستا لەگەڵ دەستپێکردنی ناڕزایەتی خەڵکی شۆڕشگێڕی کوردستان دژ بەم جینایەتە شاری سنەی خۆڕاگر و شۆڕشگێڕیش بە مانگرتنی گشتیەوە وەک هەمیشە پەیوەست بوون و ڕۆژانی دواتر زۆر تێکۆشەرانە لە خۆپیشاندانەکانی سەرشەقام دژ بە ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی بەشدار بوو. کۆماری ئیسلامی هەروەک پیشەی خۆی و لە نیگەرانی لە تووڕەی خەڵک جارێکی تر دەستیدایە جەنایەتێکی بێوێنە لە کوردستان بە تایبەت شاری سنە و ئەو شارەی بە خوێنی لاوەکانمان سوورتر لە جاران کرد. یەکێک لەو لاوە خوێنگەرم و بوێر و شۆڕشگێڕانە شەهید هومەن عەبدوڵڵاهی لاوی تینووی ئازادی و ماندوو لە ژیان لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی بوو. سپێدەی سەحەریان کە ئێستاش مەلان لە خەودان و گزنجی هەتاو دەرنەکەوتووە بڕیاری وەستانی شەڕ و لە شوێن ئەویش ڕێژنەیەک ڕێکبارێک نیشانە لە دڵی پڕ لە ئەوینی دەگرێ سایەڵەی دەنجی خرۆشاوی لاوێک دێتە بەرگوێ مەرجێکی حەتمی لە چاوەڕوانیدایە و خوێنی سووری من نەمامی ڕێبازێک ئاو دێر دەکات کە موشتەی ئاسۆیەکی ڕوون داهاتوویەکی گەش و جیهانێکی نوێی پێیە. هومەن عەبدوڵڵاهی لە ساڵی 1380 هەتاوی لە شاری سنە لەدایک بوو. هومەن لاوێکی بەسۆز و خوێنگەرم بوو کە حەزی زۆر لە ئەسپ سواری بوو. لاوێکی تەمەن 21 ساڵان کە 3 ڕۆژ پێش ڕۆژی لەدایک بوونی لەسەر دەستی هێزەکانی ڕەژیم گیانی بەخت کرد. دایکی هومەن لە نامەیەکدا سەبارەت بە هەستەکانی بەرامبەر بە منداڵە خۆشەویستەکەی نووسیوێتی کە پەیوەندی نێوان دایک و منداڵ پەیوەندیەکی دوولایەنەیە.
منداڵ تەنها ئەو کەسە نییە کە گەورە دەبێت و پێدەگات. دایکیش لەگەڵ منداڵەکەیدا گەشە دەکات. لەگەڵیدا جارێکی تر دنیا ئەزمون دەکات. دڵخۆش دەبێت، پێدەکەنێت، دڵتەنگ دەبێت. لە فرمێسک، ئازار، دۆڕان و سەرکەوتن و هەزاران ئەزمموی تردا لەگەڵ منداڵەکەیدا هاوبەش دەبێت. دایکێک کە منداڵێکی لە دەستەدات بە هەمان شێوە خۆشی دەمرێت. پەیوەندی خۆی بە ژیان و هەموو شتێکەوە لەم هەستەدا لە دەستەدات و ئەم ئازارە بۆ هەمیشە لەگەڵیدا دەمێنێتەوە. دەزانم مردن حەقە، بەڵام بچێوەیەک مردنێکی ناڕەوا بەو پەڕی زوڵمەوە، مردنی گەنجێک بەدەستی بەتاڵ و گولەی دەمانچەیەک کە ئامانجی دڵە، بۆ چ گوناهێک بە چ تاوانێک. بەشێک لە من بۆ هەمیشە مردووە، بەڵام هەستی تر جێگەی دەگرنەوە. هەستی تووڕەیی کە لە ئازار گەورەترە، گڕکانێکە لە ناخما ئەپژێ. بۆ خوێنی منداڵەکەم پڕم لە تووڕەیی، من دەمەوێت هاوار بکەم، هاوار بکەم و هەموو ئازارەکانم دەرببڕم. دەمەوێت بە تووڕەیی بکوژەکان بدۆزمەوە، دەمەوێت بە دەستەکانم گەرنە پیسەکانیان بشکێنم و هەر ئەم تووڕەیەشە منی لەسەر پێڕاگرتووە بۆ داخوازی خوێنی هومەنەکەم. دایکانی ئەم خاکە چەندین ساڵە تامی ئەم ئازار و مەینەتی و تووڕەیەیان چەشتووە. ساڵانێکی زۆر بوو لە دوورەوە تەماشام دەکردن و ئێستاش نۆرەی خۆم هاتووە. دایکانی ئەم وڵاتە هەرگیز لە دادخوازی ڕۆڵەکانیان واز ناهێن و بە دڵێکی خوێناوی بە توندی دژ بە خوێنی بە ناحەق ڕژاوی ئازیزانیان وەستاوە. زیندوو ڕاگرتنی ناو و یادی ئەو قارەمانانەی کە لە ڕێگای ئازادیدا گیانیان لەدەستاوە، ئەرکی هەموو ئەو مرۆڤانەیە کە خەبات بۆ ڕزگاری گەلی چەوساوە و ستەم لێکراو دەکەن. هومەن عەبدوڵڵاهی لە بنەماڵەیەکی زەحمەتکێش لە گەڕەکی حەسەناوای شاری سنان لەدایک بووە و وەک منداڵانی دیکەی ئەم خاکە بە هەوڵی بێکۆتایی دایک و باوکی و قوربانیدانەکانیان توانی ساڵانی خوێندن تەواو بکات و بچێتە ناو زانکۆ. هومەنیش هەروەک هەموو گەنجانی دیکەی ئەم خاکە خەونی زۆری لەسەریدا بوو کە جەلادەکانی حکوومەت نەیانهێشت ڕۆژێک ئەم خەونانە بێنێتە دی. ئێوارەی 16 سەرماوەزی ساڵی 1401 هەتاوی لە گەڕەکی حەسەناوای شاری سنا کۆبوونەوە و ناڕەزایەتی وەک هەمیشە بەڕێوە دەچوو و وەک ڕۆژان و مانگەکانی پێشوو هومەن یەکێک بوو لەوانەی کە هەمیشە لە کۆبوونەوەکاندا بەشدار بوو کە بەداخەوە هەر ئەو ئێوارەیە جەلادەکانی حکوومەت ڕاستەوخۆ لە مەودایەکی نزیکەوە تەقیان لە سنگی هومەن کرد. دەوترێت دوای ئەوە بە چەقۆش لێیانداوە. هەرەو کاتە هەرەو ئێوارەیە لاوانی تێکۆشەری سەرشەخام هومەن بۆ نەخۆشخانەی کەوسەری شاری سنەت دەگوازنەوە، بەڵام زۆر بەداخەوە بەهۆی سەختی برینەکانیەوە یانی ئازیزی لەدەستەدات. ئەو شەوە هێزە سەرکوتگەرەکانی حکوومەت هەڵیان کوتایە سەر ماڵی دانیشتوانی گەڕەکی حەسەناباد و لەوێ تێکهەڵچوون لە نێوان لاوانی شۆڕشێڕ و هێزە سەرکوتگەرەکان ڕوویدا و لە کۆتاییدا هێزە سەرکوتگەرەکان ژمارەیەک لە لاوانیان دەست بەسەر کرد و بۆ شوێنێکی نادیار گواستیانەوە. ڕۆژی پێنجشەممە هەفتەی سەرماوەس تەرمی هومەن عەبدوڵڵاهی تەمەن 21 ساڵ لە نەخۆشخانەی کەوسەر ڕادەستی بنەماڵەکەی کرا. بەڵام کاتێک بنەماڵەکەی بۆ ناشتنی ئازیزەکەیان لە ڕێگادا بوون، هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ڕێگریان لێکردن و
تەرمی هومەنیان ڕفاند و گواستیانەوە بۆ سەربازگەی 28 سوپای سنە و بە پێچەوانەی خواستی بنە ماڵەکەیەوە بە بێدەنگی بە خاکیان سپرد. ساڵێک بەسەر گیانبەختکردنی هومەن عەبدوڵڵاهی تێپەڕ دەبێت. لەم ساڵەدا گەلێک ئاڵوگۆڕ لە ساحەی سیاسی ئێراندا ڕوویانداوە. شۆڕشی ژینا و ئاسەواری ئەم شۆڕشە لە ناخی ئەم کۆمەڵگایە ڕیشەی داکتاوە. ترس و نیگەرانی کۆماری جەنایەتکاری ئیسلامی لە درێژەی ئەم ڕاپەڕینە بە تایبەت لە ساڵیادی گیانبەختکردنی ژینا و سامان و هومەن و سەدان کەسی تر دەرخەری ئەم ڕاستیان کە پێمان دەڵێن. بێگومان ڕێگای هومەن و هەموو ئەو کەسانەی کە بە دروشمی ژن ژیان ئازادی کەوتنە بەر تەقە و پەلاماری پارێزەرانی کۆنەپەرست ئیدامەی هەیە. هێزی ژن ژیان ئازادی خەریکە ڕێدەپێوێت تا بە تۆڵەسەندنی خوێنی بەناغەق ڕژاوی هومەن و ئەو سەدان تێکۆشەری ترە ئاڵای ئازادی و بەرابەری لەسەر وێرانەکانی کۆماری ئیسلامی بەرزکاتەوە. بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی شەهید هومەن عەبدوڵڵاهی و هەموو گیانبەختکردوانی شۆڕشی ژینا و ڕێگایان پڕێبوار بێت. وەخۆری گەشی ئازادی شەو شەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە. ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە. سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیان